هەرچەندە جیاواز لە ساڵانی پێشوو نرخی بەشێک لە کتێبەکان نەرزانن، بەڵام کڕیار و خوێنەر کەمن. لەگەڵ زیاتر بەرەوپێشچوونی سۆشیال میدیا کتێبیش زیاتر فرامۆشکرا و لاو و گەنج تۆڕی کۆمەڵایەتیان کردووەتە سەرچاوەی زانیاری. ئەما لە کاتێکدای ئەو هۆکارانەی دیکە ناتوانن شوێنی کتێب بگرنەوە و لە گرنگی و بایەخی کەم بکەنەوە، بە پێچەوانەوە زیاتر زیانیان بۆ ئاستی وەشیاری تاگە بووە. بە ئۆنلاین نەتوانین هەموو کتێب بخوێنینەوە، بەڵام هەنێکیان نەکراون. بەڵام ئەوەژەیە کە تۆ جیاوازە ئەو کتێبی کە خۆ هەو بێ لە ماڵەوە لەگەڵەوەی لەناو مۆبایلەکە تا بە PDF وەقەت چاوی خوێنەر تێر ناکات. اینجا سۆشیال میدیاش کاریگەریکی زۆری هەیە لەسەر خوێنەر بەگشتی دوورکەوتوەوە لە کتێب. بەداخەوە بەهۆی ئەو شەپۆ لە بەرفراوانەی سۆشیال میدیا کە ڕووی لە وڵاتەکەمان کردووە خوێنەری کتێب بە تەواوی کەمی کردووە بە هەمومانەوە بە ئیسtisnای لێ دەرنەکەین و وای لێ هاتووە مرۆڤەکان حەزیان بە خوێندنەوەی جدی و درێژ نییە، بابەتی فکری و قوڵ نییە، چونکە هەمووی سۆشیال میدیا وای لە مرۆڤەکان کردووە کە حەزیان بە خوێندنەوەی کورت و سەطحیە. سۆشیال میدیا بەتایبەت تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک یان سەرجەمی تۆڕەکانی کەش چێژی خوێندنیان نێشتووە، چێژی نووسینیان نێشتووە. جاران کە تۆ راپۆرتێک بۆ قوتابخانە ئامادە کردیان لە بەحسێکی زانکۆ یا بەشداریەکەت چێژی زۆر خۆش بوو، لەبەرەوەی خۆتەوە نووسیەوە دواییش هەر خۆ ئامادەوە کرد ئەوتوانی سوودی لێ ببین، نەتوانین چێژی لێ بینەسە بە یەک سێج هەموو شتەکان نێتە بەردەم، ئەو تامێ نییە. مامۆستایەکی زانکۆ ئاماژە بۆ دەکات کتێب ئاستی زانیاری و ڕۆشنبیری تاک بەرەو پێشەوە دەبات، بە پێچەوانەوە زانیاریەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان کاتین. دەژڵێت کتێب ئەو گەوەرەیە میشا لە بەردەستە و دەتوانرێت بەردەوام زانیاریەکانی پێدەوڵەمەند بکرێت. بەڕاستی ئەو زانیاریانەی کە لە کتێب وەریەگری هەر دەقەیەک بتەوێت توانی سەرچاوەکە بڵێ بڕۆیتەوە سەر ئەو کتێبە زانیاریەکانت زیاتر دەوڵەمەند بکەی. بەڵام ئەوەی سۆشیال میدیا شتێکی گوزەرایە و تێپەڕە، ڕاستە بۆ ماوەیەکی کاتی کەم شارەزاییەکەت پێدا و هوشیاریەکی کەمت بۆ ماوەیەکی کەم پێدا، بەڵام ئەوەی کە لە کتێب دەست بکەوێ هەم شارەزاییەکەی ماوەیەک بڵێن قوڵترە، هەم خوێندنەوەکە زیاترە، هەم مانەوە لە لای ئەو کەسە وشیاریەکی قوڵتری پێدا. وەک دەڵێن کتێب هاوڕێی مرۆڤە، بەڵام لە ئێستادا ئەو هاوڕێیەتیە تەواو کاڵ بۆتەوە. مۆبایل و ئینتەرنێت بە تایبەتی شتۆڕی کۆمەڵایەتی و یاری ئەلکترۆنیەکان زۆرترین کاتی گەنجانی ئەم وڵاتەیان داگیر کردووە و لە ڕووی زانستیەوە زیانی زۆری لێداون. مامۆستایانی زانکۆ و نووسەرانیش دەڵێن پێویستە لە ڕێگەیکردنەوەی پێشنگای کتێب و بە کەلتورکردنی خوێندنەوەوە تاکو و کتێب ئاشت بکرێنەوە، چونکە ئەو زانیاری وەشیاری و ڕۆشنبیری لە کتێبەوە بەدەستدێت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەدی ناکرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.